هەر کاتێک لە عێراق مەسەلەی هەڵبژاردن دێتە پێشە گۆڵمەزی یاسای هەڵبژاردن دەخرێتە ڕوو بۆ هەڵبژاردننی پێشوو یاسایەکیان هێنا کە وێنەی نەبوو لە دنیادا هەموو عێراقرا بە 84 بازنەوە ئێستا ڕەخنەی زۆری لەسرە کە وای کرد خەڵک بەشداری زۆر نەکەن ینی بەشداری خەڵک لە 44 لە 44 کەمتر بوو ئێستا قسە لەسەرەوەی بگەڕێنەوە بۆ یاسای سانتلیگۆ هەندێلایەن بەدڵیانە هەندێلایەنیش دژین ئەخۆ ئەمە بۆ چییە چۆن ئەتوانە ڕێ بکەون یاننا لەبەرەوەی بنەماکانی دیموکراسیت لە عێراقدا نەبووە هەمیشە ئەم جێرمە و کێشەیە ئێمە هەندێک قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین کە داخۆ بزانین شێوازی ساندلیگۆ بە دەردی عێراق دەخوا یاننا ئەگەر دەخوا چۆن و ئەگەر ناشخوا چۆن بە میوانداری زۆر بەڕێز ویسال شەممەری شرۆڤەکاری سیاسی کە ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە باشە زۆر باشە زۆر چاکە خات و ویسال شەوتان باش گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24 کێشەی زۆر هەیە لە مەسەلەی سیستەمی هەڵبژاردن بەڕای ئێوە سیستەمی سانلیگۆ دەتوانێت کێشەکانی هەڵبژاردن لە عێراق چارەسەر بکات بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بێگومان ئێمە یاسای سانتلیگۆ 9.1 هەموار کرا و بەڕاستی چەندین جار هەموار کراوەتەوە سەرەتا 1.1 بوو دوای خۆ پیشاندانەکانی تشترین کە بە ملیۆنان عراقی داوای گۆڕینی یاسای هەڵبژاردنیان کرد بینیمان هەموار کرایەوە ئەمە بۆچی بووە بۆ ئەوەی کەوا هەژمونی ئەم یاسایە کەم بکاتەوە یارمەتی ئەوە نەدات کە کورتە گەورەکان هەژمونی خۆیان بسەپێنن لە هەمان کاتدا دەست بە دەسەڵاتەوە بگرن تاکڕەوی بکەن لە دوورە ئیدارەی ئێرادەی گەلەوە دەسەڵات وەربگرن بۆیە گەرانەوەی یاسای سانتلیگۆ لەم دۆخەدا دوای ئەم هەموو شکستانەی کە ڕوویدا دوای 20 ساڵ لە حکومڕانی حکوومەتە تەوافقیەکان ئێستا دوای کە ئەم حکوومەتە لەم 100 ڕۆژەدا هیچێکی پێشکەش بە گەلی عراق نەکردووە بۆیە ئێمە بەڕاستی ئەمە جۆرێکە لە ئیجحاف بۆ کوتلە سربەخۆکان بۆ لایەنە سربەخۆکان بۆ ئەیرادەی گەلی عێراقی لە هەمان کاتدا ئەمە بابەتەکە چییە بابەتەکە بگرێتەوە بۆ یەک بازنەیی ئێمە پێمان وایە بە فشارێک لە بابەتەکەدا هەیە ئەگەر هاتوو پێچەوانەکەی بە ڕەنگە باشتر بواە ئەوی چی بابەتی یەک بازنەیی لەگەڵ هەڵبژاردننی پەرلەماندا چونکە لەگەڵ بابەتی فرە بازنەی لەگەڵ هەڵبژاردننی پەرلەماندا ئەو پەرلەمانتەرە دەبێتە بابەتێکی چاودێری بابەتەکەی تەنهای دەڕاشتنی یاساکان دەبێت بابەتێکی ئەرێنی دەبێت نەک بابەتی خزمەتگوزاری بێت ئەمە کاری پەرلەمانتار نییە بچێت ڕێگاکان خێرتا بکە یاسا دەبێت دابڕێژێتە ئەمە دەبێت لە ئەنجومەنی پارێزگاکان پەیڕۆ بکرێت بۆ ئەوەی کەوا ئەنجومەنی پارێزگاکان بتوانن کارێکی خۆیان بکەن لە خزمەتی پارێزگاکانی خۆیان دابێت واتە خزمەت گەرەک و ناوچەکانی خۆیان دابن لە هەمان کات بەڵێ باش خاتۆ ویسال ئەگەر ئەو هەموو ڕەخنەیە لە یاساکەی پێشوو لە فرەبازنەیی هەبێ ئێوەش ڕەخنەتان هەیە لە یاسای سانتلیگۆ کەواتە بەڕای ئێوە دەبێ هەڵبژاردن بە چ جۆرێک بێ کە وابێ کە کۆمەلگای عێراقی قبوڵی بکات ئەمە هەموار دەکرێتەوە بەڵام نەک بەم ڕێگەیەوە هەموار ناکرێتەوە ئەم سیاسەتەنەی کە کراوە دوای ساڵی 2023 لە 20 ساڵی ڕابردوودا بەڕاستی گەندەڵی تەشەنی کردووە کولتوری گەندەڵی لە هەموو دامەزراوەکان لە تەمووی دامەزگاکانە بڵاو بۆتەوە بەڕاستی بۆتە سیاست گەندەڵی بۆتە سیاست ئەوەی کە دێتە پەرلەمان گەندەڵی دەکات وەکو سیاست دەیبینێت چەندە دزێت چەندە بات بەبێ چی بەبێ لە پێچینەوە بەبێ ئەوەی کەوە داواکاریەکانی گەل جێبەجێ بکات ئەمە بۆتە کەلتور گەندەڵی بۆیە ئێستا ئێمە پێمان وایە ئەم یاسایە بۆ ئەم ستەمکارانە درێژ دەکاتەوە کە درێژە بە گەندەڵەکانی خۆیان بدەن بەبێ ڕەچاوکردنی داواکاریەکانی گەلی عراقی ئێمە پێویستە ئەم حکوومەتانەی تەوافقیانی عراق ئەم یاسایە بە جۆرێک بکەنەوە کە هەیمنەتی هەژمونی کورتە گەورەکانی تێدا نەبێت لە هەمان کاتدا بە جۆرێک بێت ناکرێت تۆ خاوەن بڕوانامە ئەوەی بڕوانامەی یەکشت بێت ئەمە بەڕاستی ساختەکاری هەیە لە بڕوانامەکاندا تاقیکردنەوەی دەرەشی کەواتە ئەم یاسایە ئەم بابەتە چۆن لەگەڵ بابەتی کۆمەڵایەتی یەک دەگرێتەوە ئەوەی کە داوای دکتۆرا دەکاتە ئەوەی کە
بڕوانامەی دکتۆرا هەیە لە شەقام دانیشتووە بەڕاستی سەرکوت دەکرێت لە خۆپیشاندانەکاندا داوای مافی خۆی کردووە کە دامەزراندنە بەڵام بۆی ناکرێت لە هەمان کاتدا ئەوانەی کەوا خۆ بپاڵێون لە 25 ساڵیدا بەڕاستی زۆرێک لە شکستن هەیە لەم هەموارەدا کە پێویستە چاک بکرێن خزمەت بە ڕۆڵەکانی گەلی عراق و پرۆسەی سیاسی ناکات پرۆسەی سیاسی خراپتر دەکات خزمەت بەم حکوومەتە ناکات کە لە 100 ڕۆژی داهاتوودا هەموو بڕیارەکانی شکست بوون ئەم حکوومەتە زۆر چاکە خاتی و ویساڵۆک و خۆشتان ئاماژەتان پێکرد لە 100 ڕۆژی ڕابردوودا حکوومەتە ئێوە دەڵێن هیچی پێشکەش نەکردووە یاسای هەڵبژاردننی لە جێی خۆیەتی و تا ئێستا ڕێکەوتنی لەسەر نەکراوە کەواتە ئەو بەڵێنەی سوودانی دابووی بەوەی کە هەڵبژاردن بە هەڵبژاردننی پارێزگاکانی شەو بکرێت ئەم ساڵ ئەنجام نادرێت بەڵێ هەندێک پێشبینی هەیە کە ئەم هەڵبژاردنە دوا بخرێت چونکە 1970 زۆری نێشی بێدەنگەیە کە بەشداری هەڵبژاردنین ڕابردووە نەکردووە ئەم بابەتە زۆر مەترسیدارە جێگەی ئازارە ئەم لایەنە سیاسانە لەسەر کوچەکانی دانیشتون و نەراتی خەڵکی عراق ناکەن گەل بەڕاستی لە دۆڵێکە و ئەوان لە دۆڵێکی دیکەنە هیچ پەیوەندیان بەگەلەوە نییە گەل ئیرادەی خۆی هەیە پێویستە ڕێز لە ئیرادەی گەل بژیرێت زۆری نێشی بێدەنگ هەیە کە دەنگ نادات چونکە گەل سەرچاوی دەسەڵاتە ئەمە دەستور زامنی کردووە ئەم حکوومەتانەی کە هەیە ئێستا پێشێلی دەستوریان کردووە بە شێوەیە کە ئیرادەی گەلیان جێبەجێ نەکردووە ئەمە لە پێناو چییە لە پێناو هەڵبژاردنە 120 هەڵبژاردن 180 دەنگی نەدات بەڕاستی ئەمە شتێکە پێچەوانەوەیە لە کاتێکدا جەماوەر شتێکی دیکەی دەوێت کەواتە ئەمانە ئەوەی کە دەڵێن ئەو دەسەڵاتێکە هەیە نوێنەراتی 120 دەکات ڕێژێکی کەم دەکات نوێنەراتی گەلی عراق ناکات زۆر باشە خات و ویساڵی ئەو ئاماژەتان بە خاڵێکی یەکجار گرنگدا دەڵێن ئەم دەسەڵاتی هەیە کە لە ڕابردووشدا هەبوو دەسەڵاتێکی گەندەڵە ئێ باشە هەر دەبێت لە ڕێ هەڵبژاردنەوە بگۆڕدرێ هەڵبژاردنیش لە 180 دەنگی پێ نادا کەواتە چار چییە بۆ گۆڕینی عەقڵێتی ئەم دەسەڵاتە گەندەڵە بەدڵنیاییەوە بەڵا دڵنیاییەوە ئەنجامدانی هەڵبژاردن ئەو یاساییکە خوێندنەوەی یەکلۆکە دواتر هەموو هەر دەکرێتەوە ئەمە خوێندنەوەی کۆتانیە ئێمە پێمان وایە کە پێویستە ڕاوێژ هەبێت بۆ ڕۆڵەکانی گەلی عراق ڕۆڵەکانی گەل دەنجی لەسەر بدەن بۆ ئەوەی کەوا لەژێر ئیرادەی گەلی عراقدا بێت نەک بە پێچەوانەوە هەندێک لایەنی ناڕازی هەن بۆ نمونە هەندێک لایەنی سیاسی کە ڕەنگە ئەم بابەتە پرۆسە سیاسی ڕەت بکەنەوە تەنانەت ڕەنگە تووڕەیی گەلی عراقیشی لێ بکەوێتەوە بەڕاستی کە پێشتریش ئەم بابەتە ڕوویداوە ئەم بابەتە ناکرێت بە شێوەیەک بێتەکەوە ئەو پرۆسی دیموکراتیە کە هەیە بریتە لە هەڵبژاردن لە پێناو چی لە پێناو هەڵبژاردننی خەڵکانێک کە نێراتی گەلی بکات لە پەرلەماندا ئەمە ئەم قۆناغا چەق بەستویە سیاسیە کۆتایی ببێنین کۆتایی بە بابەتی دیکەش بهێنین کە تاوەکو ئێستا حکوومەتێک نەهاتوۆتە دەسەڵات حکومڕانی بکات کە خزمەتگوزاری پێشکەش بەگەل عراق بکات و گرانی لەسەر هاوڵاتی کەم بکاتەوە بەهای دۆلار چارەسەر بکات کێشەکان لەگەڵ هەرێم چارەسەر بکات کێشەکان لەگەڵ وڵاتان چارەسەر بکات ئەمە کاری حکوومەتە بەڵام نەیکردووە بۆیە پێویستە حکوومەتێک بێت کە نوێرایەتی گەلی عراق بکات پارێزگاری لە سەروەری عراق بکات ئێستا گەل دەنجی بەرز کردوتەوە لەژێر هەژاریدایە ڕێژەی هەژاری بەڕاستی بەرز بۆتەوە تا ڕێژەی 160 پێویستە پارێزگاری لە کەرامەتی گەلی عراق لە باکوورەوە بۆ باشوور بکرێت زۆر باشە زۆر بەڕێز ویساڵ شەمەری ژرۆفەکاری سیاسی ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆ ئێوە شەوتان باش